ئەو ئاژەڵەی کە خوا دروستی کردووە هەم چێژی لێبینین هەم منفعەتی لێ وەرگرین. منفعەت یعنی سوود، هەم سوودی هەبێ. بۆیە هەچ ئینسانێکی بینی بۆ زەوق پشیلەیەک چۆلەکەیەک ئەکوژێ ئەو ئینسانە لە ئەسڵها ئینسان نییە، لە ئەسڵا ئینسانێکی دوور لە ئینسانەکانە، چونکە هیچ کات متعی ئێمە لەسەر حسابی حیوانێک نییە. بڕوا بکە چۆلەکە بە مناڵ بووین چۆلەکەمان کوشتووە، بڕوا بکە ئەو بنجەمیدەی پڕە لە گۆشت جائیز نییە ساحێبەکەی بچێ ڕاوکات. ڕاو بۆ لە هەموو تەمەنا دووسێ جار بۆ چێژە، بەڵام جارەکانی کە بۆ چییە؟ بۆ فەقیرە، بۆ کەسێکە کە پێی بژی ئەویش بەبەرجێک نەیکا بەچی ئەسڵ وایە نەیکا بە پیشە، ڕاو ناکرێ بە پیشە، بۆ لەبەرەوەی بەشی هەمووان بکات و بۆ هەمووان بێت بە گوێرەی خۆی بە پێی خۆی بیژی کا بە پیشە ئەو نەبێت کە پێی دەوڵەمەند و ڤێلای پێ نەکڕێ. یعنی من عاجبێ ئیلا اللهم ئەو شتانە نەبێت کە ئەتوانی بەدەست بیکەی مەسەلەن بۆ نمونە حەوزی ماسی دروست دەکا کابرا ئەیکا بە مەزەری تیجارەتی مەسەن شوێنێک دروستەکە مریشکی تا بەخێوەکە دەواجینێک دروستەکە زۆر جوانە زۆر مهمە. ئەم بیئەیە ئەم ژینگەیە هی هەمووان ئەبێ سوودی لێبینین، هەمووان الناس شركاء في ثلاث پێغەمبەر فەرمێ الكلأ والملح والنار. کەواتە کەلە چییە؟ ئەو دەرودەشتەیە هەمومان شەریکین تایە، هیچ کەس بۆی نییە مەنعم بکە، هیچ بۆم نییە مەنعی هیچ کەسێ بکەم. بۆیە ئەسڵ وایە یعنی ئەم سروشتە وەکو وتم ئینسیجامێ دروست بکەین و چێژی لێبینین.